بەڕێگاوین بۆ یادکردنەوەی یەکێک لە شەیدە سەربەرزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناوچەی شارباژێر. خزمەتکردنی ئێوە شوێنکەوتنی ڕێبازی شەهیدان دەچینە گوندی مالومەی سەر بە ناحی گاپیلۆن کە گۆڕی شێد غەفور ڕۆژڵەیی لە ساڵی 1970ەوە لە باوەش گرتووە. لە ساڵیادی شەیدکردنی ئەم شەیدە نەبەردەی نیشتیماندا بە دابەشکردنی چەند دیاریەک بە سەر خوێندکارانی خوێندنگەی مالومەدا بەرز ڕاگیرا. ئەو چالاکیانەی کە لە یادی شەیدبوونی مامۆستا غەفور سازەکرێن بە تاکید سوودێکی زۆری بە خوێندکاران و قوتابیانی ناوچەکەمان گەیاندووە، وەکو ئەم چالاکی کە ئەمڕۆ بەڕێزیان سازیان داوە ئەنجامیان داوە، وەرگرتنی کالە بۆ خوێندکارەکان بۆ قوتابیان لە سەرەتای ساڵی نوێی خوێندنی ئەم ساڵە. ئەو لە پێناوی نیشتیمانەکەیدا لە پێناوی گەل و نەتەوەکەیدا شەهید بوو، لە پێناوی خزمەتکردنی نیشتیمانەکەیە. ئێستاش نەوەکانی ئەم شەهیدە سەربەرزە ئەمڕۆ بە شێوەیەکی جیاواز بینیمان کە یادی ئەم شەهیدەیان کردەوە، هاتن خزمەتی ژمارەیەکی زۆر مناڵ و خوێندکاری ئەم ناوچەیەیان کرد، دیاریان بەسەر بەشێکی زۆری خوێندکارانی ئەم ناوچەیەدا دابەش کرد. یادکردنەوەی ئەم شەیدە بە دابەشکردنی چەند دیاریەک بە سەر خوێندکارانی سنوورەکەدا وەفایەکە بۆ خوێنی شەیدان و هاوکات کە سوکاری شەیدانش ئەم نەریتە بە گرنگ دەزانن بۆ یادکردنەوەی شەیدەکانیان و ئاسوودەکردنی ڕۆحیان لە ناو گۆڕدا. لە ساڵیادی شەیدبوونیدا حەزمان کرد کە خزمەتێک بە ناوچەکە و بە خەڵکی ناوچەکە بکەین، لەبەر ئەوە دیاریمان کڕیوە بۆ سەرجەم خوێندکاران و مناڵانی ئەم منتیقەیە کە 8 قوتابخانە ئەکات، نزیکی خۆی لە 700 خوێندکار ئەدا و دیاریەکان ڕاستی هەوڵمانیاوە کە بگا بە هەموو ماڵێک و بەسەریان بکەینەوانێ. لێرەوە حەزەکەم کە ئەمە پەیامێک بێت بۆ سەرجەم خەڵک کە بتوانین هەموو مناسباتەکان بەکاربهێنین بۆ ئەوەی کە بتوانین لە مناسباتەکانە خزمەت بە خەڵک بگەێنین، کارێک بکەین، پرۆژەیەک بکەین کە خزمەت بێت بۆ خەڵکی تێکۆشەر و ماندووی خۆمان. غەفور ساڵح ناسراوە بە مامۆستا غەفور ڕۆژڵەیی لە ساڵی 1947 لە گوندی ژاژڵە لەدایک بووە، دواوەی قۆناغەکانی خوێندن بە سەرکەوتووی تاو دەکات. لە ساڵی 1968 دەبێتە مامۆستا لە قوتابخانەی ژاژڵەی سەر بە قەزای ماوەت. لە ساڵی 1974 دەکرێتە لێپرسراوی لق لە بەتالیۆنی چواری هێزی خەبات و بەشداری شەڕەکانی سەرتیژ و حاجی هۆمەران و دەروی هۆمراغا بەشداری دەکات. هەروەها بەشداری لە دامەزراندنی بزوتنەوەی سۆسیالیستی کوردستان دەکات. لەبەر ئازایی و لێهاتووی لە سەرداوای سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ساڵی 1970 دەچێتە شاخ و درێژە بە خەبات دەدات تا لە هەمان ساڵدا و لە 7 دەی 1970 لە گوندی باڵخی ناحی گاپیلۆن شەهید دەبێت و ژیان ئاوایی دەکات. شاخەوان عەبدوڵڵا، گەلی کوردستان، گوندی مالومەی شارباژێر.